داگەڕین لەبەرز پرۆفسۆر دکتۆر وشار عەبدوڵڵا سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بفەرمێت بۆ پێشکردنی وتەیەک. بە ناوی خوای بەخشندە و میهرەبان، بەڕێزان نوێنەری کۆمپانیاکان، خوێندکارانی ئازیز و خۆشەویست بەشداربوو لە بەرنامەی ئینترنشیپ، میوانە ئازیزەکان، ئەم کاتتان باش. بە خێراتنتان دەکەم بۆ زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی. زانکۆکەمان خۆی بە شەرەفمەند دەزانێت لە ڕێخستنی ڕێوڕسمی دابەشکردنی بڕوانامەی بەشداریکردن بۆ خوێندکاران و بڕوانامەی ڕێزێنان لە کۆمپانیا و دامەزراوە تایبەتەکان کە هاوبەشی گرنگ بوون لە سەرکەوتنی پرۆگرامی ڕاهێنانی تواناکان. بەڕێزان، پرۆگرامی ڕاهێنانی تواناکان دەرفەتێکی گرنگی کرداریە کە خوێندکاران دەتوانن ئەو بابەتە تیۆریە لە ماوەی چەند ساڵی خوێندنیان لە یەکێک لە کۆمپانیا و دامەزراوە تایبەتەکان پراکتیک بکەن و ئاشنای ژینگەی کارکردن بن و بێتە دەرفەتێک بۆ دەستکەوتنی کار. ئەم پرۆگرام و چالاکیانەی تری سەنتەری پەرەپێدانی کاری هاوشانی کۆلیژ و بەشەکان جێبەجێکردنی دروشمی زانکۆمانە کە بریتیە لە خوێندن لە پێناو کارپێکردن. مای شانازیە سەنتەری پەرەپێدانی کاری زانکۆمان لە ساڵی خوێندنی 2022-2023 وەک یەکەم زانکۆ لەسەر ئاستی هەرێمی کوردستان نزیکەی 800 خوێندکارمان لە زیاتر لە 200 کۆمپانیا و ڕێکخراوی نێودەوڵەتی و ناوخۆیی ڕاهێنانیان وەرگرتووە. وێڕای پیرۆزباییمان لە خوێندکارانی بەشدار بوو لە پرۆگرامەکەدا سوپاس و بێپایانمان بۆ کۆمپانیاکان و دامەزراوەکانی تری کەرتی تایبەت دەکەین بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتی ڕاهێنانە. هیواداری هەمئاهەنگی و کردنی پێکەوەییمان دەرفەتی کاری زیاترمان بێت و بەشێک بێت لە هەوێنی گۆڕانکاری لە پرۆگرامەکانی خوێندن و دروستکردنی دەستی کاری شارەزا و پڕکردنەوەی پێداویستیەکانی بازاڕی کار لە کوردستان و لە ڕووی سەرچاوەی مرۆییەوە. جێی خۆیەتی لێرەدا سوپاسی سەنتەری CDC زانکۆمان و بەتایبەتی بەڕێز مامۆستا ئەیوب بەڕێوەبەری سەنتەر و گشت ستاف و کارمەندانی بکەین کە ماندوونە ناسانە بەردەوامن لە خزمەتکردنی زانکۆمان. هەروەها سوپاسی ئەو خوێندکارە خۆبەخشانە ئەکەین کە توانیویانە ئەم ئیڤێنتە ئامادە بکەن. لە کۆتاییدا بەخێرتان دەکەین و هەموو لایەکتان سوپاستان ئەکەین. هەر شاد و سەلامەت بن. لەبەرێز مامۆستا ئەیوب کەریم بەڕێوەبەری سەنتەری پەرەپێدانی کار با فەرمێ بۆ پێشکردنی وتەی دەستپێکی مەراسیمەکەم. ئەم کاتتان باش بەڕێزان، زۆر بەخێر بێن. بەڕێز پرۆفیسۆر دکتۆر وشار عەبدوڵڵا سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی، بەڕێز جێگری سەرۆکی ژووری بازرگانی سلێمانی و ئەندامانی ئەنجومەنی ژووری بازرگانی سلێمانی، ڕاگرە بەڕێزەکان بەڕێوەبەرانی بەشە جیاوازەکانی زانکۆمان، بەڕێزان نوێنەرانی سەرجەم کۆمپانیا بەشداربووەکان لە پرۆگرامی ڕاهێنانی توانەکان ئینتەرنشیپ، ئامادەبووان و خوێندکارانی ئازیز، بەخێراتنتان دەکەم بۆ ئیڤێنتی دابەشکردنی بڕوانامەی دابەشکردنی ڕێزلێنان، بەشداریکردن و ڕێزلێنانی پرۆگرامی ڕاهێنانی توانەکان. پیرۆزبایی خۆمان لە خوێندکارانی بەشدار لەم پرۆگرامەدا دەکەین و هیوادارین هەمیشە سەرکەوتوو بن. بەڕێزان، لە کاتێکدا دەرفەتی کارکردن لە کەرتی حکومیدا زۆر کەم بۆتەوە، ساڵانە هەزاران خوێندکار لە زانکۆ و پەیمانگاکان دەردەچن و تەخەڕوج دەکەن و کەرتی تایبەتیش لەم چەند ساڵەدا بەرەو گەشەسەنجن هەنگاو دەنێت. بۆشایی نێوان کەرتی تایبەت و ناوەندە ئەکادیمیەکان بۆ دروستکردنی کادری لێهاتوو کە پێداویستیەکانی بازاڕی کاری کوردستان دابینکات زیاتر دەردەکەوێت. لەم واقعە کۆمەڵایەتی و ئابووریەدا ضرورەتی کاری سەنتەرەکانی پەرەپێدانی کار لە زانکۆکان زیاتر دەبێت بۆ کەمکردنەوەی ئەو بۆشاییە.
سنتەری پەرەپێدانی کار لە ڕێگەی چالاکی جۆراوجۆرەکانی وەک خول و وەرکشۆپ، سمینار، پرۆگرامی ڕاهێنانی توانەکان ئامانجێتی خوێندکار ئامادە بکات بۆ بازاڕی کار و کار دەکات بۆ ئاشناکردنی خوێندکاران بە ژنگەی کار و یاسا و ڕێنماییەکانی کارکردن و ئاسانکاریکردن بۆ دەستکەوتنی کار. بەڕێزان، کۆمپانیەکان و دامەزراوەکانی کارتی تایبەت هاوبەشێکی گرنگن بۆ بەدیهێنانی ئەم ئامانجە. بە خۆشحاڵیەوە زانکۆکەمان وەک یەکەم زانکۆ لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە ساڵی 2023دا توانیتی 782 خوێندکار لە زیاتر لە 200 کۆمپانیا و ناوەندی بازرگانی و ڕێکخراوە ناوخۆیی و نێودەوڵەتیەکان ڕاهێنان لە بوارە جۆراوجۆرەکاندا وەربگرن. پیشگیریەکانی بەڕێز سەرۆکی زانکۆ و یاریدەدەرانی سەرۆکی زانکۆ و کۆلێژ و پەیمانگاکان بەرز دەرنرخێنین. سوپاسی یەک بە یەکی کۆمپانیەکان و ڕێکخراوە ناوخۆیی و نێودەوڵەتیەکان دەکەین بۆ بەشداریە کاریگەریەکانیان لەم پرۆگرامەدا و چالاکیەکانی تری سنتەرمان. بە خۆشحاڵیەوە پێتان ڕادەگەیەنین ڕێوشوێنەکانی ئینگلیش لاب لە ناو سنتەرمان بە هاوکاری ڕێکخراوی ئێنتوێنی ئەمریکی لە قۆناغی کۆتاییدایە و خوێندکاران و دەرچوانمان دەتوانن سوودمەند بن لە چالاکیە لەم چالاکیە بۆ گەشەدان بە توانەکانی فێربوونی زمانی ئینگلیزی کە لە ئێستادا وەکو مەرجێکی گرنگ بۆ دەستکەوتنی کار لە زۆر بواردا دەستنیشان دەکرێت. زۆر سوپاسی نوێنەرانی سنتەری CDC دەکەین لە کۆلێژ و پەیمانگاکان کە لەم ساڵدا ڕۆڵێکی گرنگیان بینی لە ڕێکخستنی کاروبارەکانی پرۆگرامی ڕاهێنانی توانەکان. جێی خۆیەتی سوپاسی تایبەتمان بۆ تیمی خۆبەخشانی سنتەری پەرەپێدانی کار بنێرم کە لە کۆمەڵێک خوێندکار و دەرچووی زانکۆمان پێگاتون. ڕۆڵێکی گەورە و کاریگەر دەبینین لە سەرخستنی چالاکیەکانی سنتەرمان. دیارترین نمونەش ڕێخستنی ئەم ئیڤێنتەیە کە هەمومان پشتمان بە توانەکانی خۆمان بەسوە بۆ ڕێخستنی ئەم ئیڤێنتە. لە کۆتاییدا داواکارم لە نوێنەرانی ژووری بازرگانی سلێمانی و نوێنەری کۆمپانیەکان وەک بەرپرسیارەتێکی کۆمەڵایەتیمان بەرامبەر بە گەنجانی کۆمەڵگاکەمان دەرفەتەکانی ڕاهێنان و کار لە کۆمپانیەکان زیاتر و باشتر بکەین بە مەبەستی پێگەیاندنی کادری شارەزا و لێهاتوو هاوشانی ناوەندە ئەکادیمیەکان بۆ کۆمەڵگاکەمان. دووبارە بەخێر بێن. ئێساش دەستەکەین بە دابشکردنی بڕوانامەکان سەرەتا لە کۆمپانیەکانی بەشدار لە پرۆگرامی ڕاهێنانی توانەکان دەست پێ دەگەین. داوا لە بەڕێز پرۆفیسۆر دکتۆر وشار عەبدوڵڵا سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیک دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی بڕوانامەکان.